لەگەڵ هاتنی وەرزی گەرما هەزاران گەشتیاری ناوخۆیی و ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری عێراق ڕویان لە ئاوی ناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کردووە. گەشتیاران لە ناو کەشوەوە و ئاوهەوایەکی فێنکدا کاتەکانیان بەسەر دەبەن و چێژ لە سروشتی جوانی ناوچەکە وەردەگرن. زۆرینەی گەشتیاران بە تایبەت ڕوو دەکەنە ئاوی ناواری زەڵم کە سەرچاوەیەکی گەورەی ئاوی سازگاری هەیە و دیمەنێکی دڵڕفێنی بە سروشتی ئەو دەفەرە بەخشیوە. وەڵای ئێمە لە بادینە ناتوین لە دهۆکەوە بەڕاستی جێکی زۆر سەرنجڕاکێشە زۆر خۆشە و زۆر قەرەباڵغیشە باشە ئینشاڵڵا لە هەموو کەسی هەر خۆشی دەبێت. وەڵای خزمەتگوزاری ڕێیەکانی تۆزێک ناخۆشە ئەگەر چاو بکرێت ئەو زیاتر خەڵکێکی زیاتر ڕوو لێرە دەکات و زیاتر خەڵک سەردانی دەکات. وەڵی باشە کەرەنتینە شکاوە بڵێن کەرەنتینە نەماوە گەشتیارێکی زۆر هاتووە عەرەبوو پێتر باشە لەخوا بە زیاد. وەڵی جێگەی دڵخۆشیە بەس ئەمساڵ بڵێن ئاوەکە زۆر کەمە خەڵک ترسی هەیە لە کەمبوونەوەی ئاوەکە زیاتر فێنکاییش نامێنێ ئەگە ئاوا بڕوات. بەشێک لە ناوچە گەشتیاری و ئاوی ناوارەکانی سنوورەکە خزمەتگوزاری پێویستی بۆ دابین نەکراوە و گەشتیاران داوا دەکەن کە حکوومەت گرنگی زیاتر بۆ ناوچانە بدات. بوونی ڕێگاوبانی باش و خزمەتگوزاری و چاودێریکردنی خواردن و جێگیری نرخی کاڵاکان وا دەکات داوی ناوارەکان گەشتیاری زیاتر بۆ خۆیان ڕابکێشن. بەڕاستی ناوچەیەکی گەشتیاری ڕێگوبێکە تا بڵێ خۆشە بەڵام خزمەتگوزاریەکە پێویست نییە یعنی کەپرەکانی هاتو چۆکەی ئەو ڕێگایی کە لە خوارەوە دێتە سەرەوە زۆر تەنگەوەرە. بەڕاستی حکوومەتوان چارەسەرێک کێشە بکە بە کڕینی چەند خانوویەک لەو مەنطقە یاخود بە شێوازێکی هەندەسی جوان ڕێگەی چاک بکە. مو مثلنا هناك نار الحمد لله يعني الجو حلو وطبيعة كلش خلابة. ئێرە شوێنێکی خۆش و گەشتیاریە ئێمە ساڵانەیەن بۆ سەردانی شوێنێکی خۆشە. زەڵم بەهۆی بوونی سروشتێکی جوان و تافگەیەکی سەرنجڕاکێش و کەشوەوایەکی فێنک یەکێکە لە ئاوی ناوارە دیار و جیاوازەکانی کوردستان. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە ساڵانە 70 بۆ 80,000 گەشتیار ڕوو لە 5 ناوچەی گەشتیاری و ئاوی ناواری سنوورەکە دەکەن کە لە ڕووی ئابووریەوە بە سەرچاوەیەکی داهات بۆ ناوچەیە هەژمار دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری زەڵم.